سلاوتان لێبێ هاوڕێیان لە ڤیدیۆیەکی نوێ و ئەلگۆریسمێکی نوێ گەڕاینەوە وڵاتان لە کۆرسی ئەلگۆریسمەکانی سکیوریتی. لەم ڤیدیۆی ئەمڕۆ باسی ئەلگۆریسمێکی تری سکیوریتی ئەکەین کە ئەویش ناوی کۆلۆمینەر ترانسپۆزیشنە کە ناوی کۆلۆمینەر ترانسپۆزیشنە کە ئەم ئەلگۆریسمێ. با بزانین ئەم ئەلگۆریسمە ئیشی چۆنە، چۆن ئەتوانین ئینکریپشن بکەین، چۆن ئەتوانین دیکریپشنش بکەین. سەرەتا پێین تێکستێکت پێ ئەدات لەگەڵ کیەکە. طبعاً وەکو وتمان لە ئینکریپشن و دیکریپشنە هەمیشە پێویستت بە کیە، ئەبێ کیەکەت پێ بدرێت. جادوو جۆری کی هەیە، کی وا هەیە پرایڤەتە کە ئەتوانێت ئاشکرا بێت، پی واش هەیە پۆبڵەکە. لەم جۆرە کیانە کە ئێمە ئەم دوو ئەڵقەی بین، هەردوو کیەکە پرایڤەتە کە نابێت کەسی تەنهانی ئەبێت کەسی بەرامبەر کە تۆ مەبەستە ئەو بیزانێت، ئەبێ ئەو تەنها بیزانێت، کەسانی تر نابێت ئەو کیە بزانن. باش، با بزانین ئیشەکەمان چۆنە و ئەلگۆریسمەکە چۆن ئیش ئەکات. سەرەتا تۆ ئەبێت بۆ مەسەلەی کیەکە بە دوو جۆر ئەمانداتێ، یان ئەوە تا خۆی بە ژمارە ئەمانداتێ بۆ نە 3 4 3 1 2 5 بەو شێوە، یان وەکو ئەوە تا بە شێوەی پیت ئەمانداتێ. یانی چۆن بە شێوەی پیت؟ بۆ نمونە هەر پیتێک بۆ نمونە ئەنووسێت کار، تۆ ئەمە وەشەیەک لەوانەیە تێبگەی، خۆی لەوانەیە ئەتوانین لە ڕاستیدا ئەتوانی بە شێوەی کیش بەکاری بهێنین. چۆن بە شێوەی کی بەکاری هێنین؟ لە ڕێگەی ئەم خشتە کە لە بەرامبەرتانایە، لە ڕێگەی ئەم خشتەوە. طبعاً ئەمە پیتەکان ئینگلیزیە، لەوانەیە زۆرمان لە بەرمان بێت. لەبەر تشتێ بێت دەتوانین لە گۆگڵ ئەم وێنەیە لایەن لە شوێنێکتر بهێنی و لەسەری ئەمە بتوانانی حەلی بکەی ئەگەر لە ئەمتیحانە نەبیت. جا طبعاً ئەوانەی کە بەشی کۆمپیوتەر و زانستی کۆمپیوتەر و ئایتی ئەمانە لە ئەمتیحانە ئەخوێنرێت. ئەکو ئەبینین ئیندێکسمان سفرە، لە سفرەوە دەست پێ ئەەکەین کە ئیندێکست سفر بوو، لە سفرەوە دەست پێ ئەەکەی. ئەی سفرە کەواتە تۆ دانیشی سەیرەکەی، یعنی وەکو ئەوانەی کە بەشی کۆمپیوتەرن و ئیتر لەم بوارە بێ بزانێ ئەنیشتێ بێ بیزانی. ئەو ژمارەکە کەمترە پرایۆریتی لە هەمووی زیاتر، ژمارەکە کە کەمتر بوو پرایۆریتی لە هەموو زیاترە. کەواتە ئەی کە سفرە یعنی پرایۆریتی لە هەموو زیاترە، ئەولەویەتی لە هەموو زیاترە، یەکی پێ ئەدەین. باشە، اینجا سیرەکەیم بزان سی و ئارمان ماوە. سی پرایۆریتی زیاتریان وەکو ئار حتمما سی دەبەوەی سی دووە و ئار حەڤەیە، کەواتە سی ئەبێتە دوو، ئاریش ئەبێتە سێ. جا بۆ نمونە ئەگەر پیتێکمان هەبوو، ئەگەر موشەیەکمان هەبوو بۆ نمونە دوو پیتی دووبارە کراوی تێدا بوو، بۆ نمونە هەرە موشە خۆشی هەر چەندە معنای نییە، بەڵام بۆ نمونای گریمان ئەیەکی تر هەیە لەمێ، گریمان ئەیەکی تر هەیە لەمێ، کەواتە ڕێک لەم حاڵەکاتەیە ئەی دووهەم ئەبێتە دوو. باشە، ئەی دووەم ئەبێتە دوو، اینجا ئەمە بێتە سێ، ئەمە بێتە چوار. ئەگەر گریمان یعنی بۆی تێ بگەین، ئەگەر گریمان بۆ نمونە پیتێکی تر هەیە لەمدا سیە، یان وەکو ئاڕە، یان وەکو ئار با بڵێن چیەکەین؟ ئەی یەکەمەوە دەبێتە یەک، ئەی دووهەمە بێتە دوو، ئەمە بێتە سێ، ئەمە بێتە چوار، ئەمە بێتە پێنج. ئەگەر ئەمە سی بوایە ئەمە بۆ چوار، ئەمە ئەبۆ پێنج. بەو شێوە ئەوە ئێستا ئێمە لەوە تێگەیشتین. ئێستا بابین بزانین چۆن نمونەیەک وەرگرین و بزانین چۆن دیکریپشن و ئینکریپشنیکەین، یان دیکریپشن و ئینکریپشنیکەین بە پێچەوانیشەوە. ئێستا بۆ ئێمە نمونەیەکمان هەیە، بۆ نمونە ئەڵێین ئەتاک نو. ئێستا هێرش بکە بۆ نمونە کی یەکمانیش هەیە، کیەکە بە شێوەی نووسینیشیان بە شێوەی وشە ئەی بین، بۆ نمونە هەر ناوی کەناڵەکەی خۆمان بە ناوی کەناڵەکەی خۆمان بێت ڕەگ، بەو شێوە. ئێستا ئێمە چی ئەمە کیەکەیە، ئەمەیشە پلین تێکستەکەیە پی.
ئێستا ئەمانەوێت دیکریپشنیکین چۆن بتوانین دیکریپشنیکین بابین سەرەتا وتمان چی لەمێ خشتەیەک دروستەکەین ئەمە خشتەیەک دروستەکەین سێ خانەیە لەبەرەوەی سێ پیتە باش وەکو وتمان بە ئەمڕێکین وەکو وتمان یەکەم پرایۆریتی کامیان پرایۆریتی لە هەمووی زیاترەکان پیت حتمما ئەی کەواتە ئەی یەک وەرەگرێت باشە دوای ئەوە جی پرایۆریتی زیاترێ یان وەکو ئار حتمما جی پرایۆریتی زیاتر لەبەرەوەی جی شەشە و ئار حەفەیە وەکو وتمان جی ئەبێتە دوو ئار ئەبێتە سێ بەو شێوە ئێستا بابین چۆن بتوانین پیتەکان ڕیسکین چی ئەکەین پیتەکان بە شێوەی هەر بە شێوەی ڕۆ ئەینووسین ئەی تی تی ئەی سی کەی ئێن ئەو دەبلیو بەو شێوە ئێستا ئەگەر دیقەت بین ئەگەر بۆ شێوە بیخوێنینەوە نووسراو ئەتاکنەوە بەڵێ بۆ شێوە ئێستا وامان لێکرد ئێستا چۆن بتوانین سایفەر تێکستەکەی لێ دەربهێنین یان وەکو ئەو تێکستەی کە ئینکریپشنمان کردو چۆن بتوانین لێ دەربهێنین بە ئەمە کۆپیکەین و بیبینێ لاپەڕەیەکی تر بۆ ئەوەی توانی بە جوانی باسی بکەین زۆر باشە زۆر باشە ئێستا ئێمە ئەمانەوێت سایفەر تێکستەکەی لێ دەربهێنین سایفەر سی یەکسانە بە چی ئەەکەین ئێستا بەپێی کۆڵۆمەکان ئەمە کۆڵۆمی یەکە کەواتە هەر سێ پیتەکە لە ژێر یەک یان لە خوار یەک ئەبێن تی سی ئۆ اینجا کۆڵۆمی دوو تی کەی دەبلیو اینجا کۆڵۆمی سێ ئەی ئێن بەو شێوە ئێستا ئەمە کە بۆمان دەرچوو ئەمە سایفەر تێکستە ئێستا هەر کەسێک بێوێت ئەم وشەیە بخوێنێتەوە نازانێت بخوێنێتەوە لەبەر ئەمە چییە لەبەر ئەمە سایفەر تێکستە بۆم شێوە هاوڕێیان توانیمان ئەو وشەیە یان ئەو ڕستەیە ئەتوانین کردمان بە ڕستەیەک یان وشەیەکی تر کە هیچ کەسێک ناتوانێت بیزانێت تەنها ئەو کەسە نەبێت کە ئێمە کیەکەی پێدەین ئەوە بێت دیکریپشنی کات بۆ ئەوەی بزانێت چی نووسراوە ئێستا دێنە سەر شێوازی دیکریپشنکردنی ئەم پلین تێکستە ئەمە بسڕینەوە ئەمە بینە سەرەوە دێنە سەر شێوازی دیکریپشنکردنەکەی دیکریپشنکردنەکەی وەکو وتمان هەر ئێمە کیەکە ئەبێ کیەکە بزانین ڕەگ بوو بەو شێوە بەو شێوە ئەمە یەک وەرەگرێت ئەمە دوو وەرەگرێت ئەمە سێ وەرەگرێ باش ئێستا ئێمە چۆن بتوانین ئەم کیە یانوەکو ئەم سایفەر تێکستە دیکریپشن بکەین وەکو بینین ئێمە ژمارەی پیتەکان وەرئەگرین بزانین چەند پیتە ئێستا ئێمە نۆ پیتمان هەیە دابەشی ژمارەی کیەکەیەکین بزان ژمارەی کیەکە چەند ژمارەی دابەشێکین نۆ پیتمان هەیە ژمارەی کیەکەمان سێیە کەواتە دابەشی چەندێکین دابەشی سێ ئەکەین کە دابەشی سێمان کرد سێ پیت جیانەکەینەوە ئەمە سێ پیتی یەکەم ئەمە سێ پیتی دووهەم ئەمەش سێ پیتی سێهەم سێ پیتی یەکەم لە کۆڵۆمی یەکەم یەک لە دوای یەک ئەینووسین سێ پیتی یەکەم لە کۆڵۆمی یەکەم یەک لە دوای یەک بۆ شێوە تی سی ئۆ سێ پیتی دووهەم لە کۆڵۆمی دووەم باشە تی کەی دەبلیو سێ پیتی سێهەم لە کۆڵۆمی سێهەم ئەی ئێن ئێستا وەکو ئەبینی
وەکو ئەبینی ئەگەر با ئێستا ئەو کۆڵۆمەمان دەستی ئێستا چۆن بیکەینەوە بە پلین تێکستەکە ئەنووسین p یەکسانە بە بەم شێوە ئەگەر بیخوێنینەوە ڕێک بۆ مانزەرێکەوێت کە چی نووسراوە a t t a c k دەبڵێ وەکو ئەبینین نووسراوە ئەتاک نەو بۆ شێوە کە لە پلین تێکستەکە دامان هەبوو ئەمەی شێوازیان ئەلگۆریتمی کۆلۆمینەر ترانسپۆزیشن بە هیوای ئەوەم کە سووتان لێبی نابێت سەبسکرایب و لایکی ڤیدۆکە و چەناڵەکە لەبیر مەکەن بۆ ئەوەی بتوانم بەردەوام بم ئینشاڵڵا شەر بەردەوام بین خواتان لەگەڵ تاوەکو ڤیدۆیەکی دیکە